لە ڕۆژی یەکەمی مانگی مەیدا کرێکاران بەیاننامەی جیهانی خۆیان ڕادەگەێنن. دنیایەکی بێچەوسانەوە، دنیایەکی بێستەم، بێ شەڕ و کوشتار و خوێن ڕەشتن، دنیایەکی بێ جیاوازی و هەڵاوەردن، دنیایەکی بێ باڵادەستی و ژێردەستی، دنیایەکی بەدوور لە سوکایەتی و تەحقیر، دنیایەکی لێواولێوی بەهرەمەندی، نان بۆ هەمووان، کار بۆ هەمووان، شادی و بەختەوەری بە یەکسان بۆ هەمووان، خوێندن بۆ هەمووان، دکتۆر و دەرمان بۆ هەمووان، عەداڵەت بۆ هەمووان، بەرابەری بۆ هەمووان و ئیمکانی گەشە و هەڵدان و خەلاقیەت بۆ هەمووان. کرێکارانی کوردستان، با لەو ڕۆژەدا لەم قوشبنەی جیهانەوە دەنگی خۆمان تێکەڵ بە بانگەوازی جیهانی کرێکاران بکەین. با دەستمان بدەینە دەست هاوچینەکانمان هەتا پشتێنەی سووری یەکگرتن بە دەوری گۆی زەویدا بکێشین. بژی یەکێتی جیهانی چینی کرێکار، بژی دنیای بێستەم و چەوسانەوە.